لاوانی بەهرەمەند، ئەو کاتتان باش. دەستگای ڕوانگە هەمیشە دەستپێشخەر بووە بۆ دەرخستنی بەهرە و تواناکانی لاوان. بۆیە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ بۆ دەیام ساڵ پێشبڕکێی خەڵاتەکانی ڕوانگە ڕادەگەێنێت. پێشبڕکێی خەڵاتەکانی ڕوانگە لە ساڵی 2014ەوە لەسەر ئاستی کوردستان، لە ساڵی 2020ەوە لەسەر ئاستی عێراق ئەنجام دەدرێت. بە مەبەستی برەودان بە تواناکانی لاوان لە تەمەنی 5 ساڵی بۆ 25 ساڵی دەتوانن بەرهەمەکانیان پێشکەش بە دەستگای ڕوانگە بکەن لە دەبواری جیاوازدا و پێشبڕکێ بکەن بۆ بەدەستهێنانی خەڵاتی ڕوانگە. بوارەکانی خەڵاتەکانی ڕوانگەش ئەمانە: گرافیک دیزاین، کورتە چیرۆک، کورتە فیلم، فۆتۆگرافی، تاکژەنی میوزیک، داهێنانی زانستی، وێنە کێشان، دەست پێشخەری کار، هۆنراوە، پرۆگرام سازی. بۆ زانینی مەرجە گشتیەکان و پێشکەشکردنی سەردانی ماڵپەری www.rwanga.org/awards بکەن و بۆ زانیاری زیاتر پەیوەندی بە ژمارە تەلەفۆنی 0750 812 2229 بکەن. خەڵاتەکانی ڕوانگە داهاتوت بنەخشێنە.